بینەر و بیسەر عزیزەکانم لە شوێنەکەن سڵاوی ئەمەتان لێبێ و ئەم کاتتان باش. هیوادارم ڕۆژێکی خۆشتان بەڕێ کرد بێ بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک هاوکار فاتیحمان کردووە کە بەڕێزیان بەڕێوبەرن لە ڤیا تراڤڵ. بۆ ئەمڕۆ باز لە هەڵبژاردننی شوێن ئەەکەین بۆ گەشت و سەفەر. خۆتان نەزانن کە ڤیا تراڤڵ یەکێکە لەو کۆمپانیا گەشتیاریانەی کە ماوەی چەند ساڵێکە دامەزراوە ناوبانگێکی باشیە. ئێمەش پێمان خۆش بوو ئەمڕۆ لە پرۆگرامی ئێوارەی سلێمانی باز لە دامەزراندن و ئەو گەشتانە بکەین کە ڤیا تراڤڵ ئەنجامی ئەدەن. کاگاوکار سڵاو لێبێ بەخێر بێ. سڵاو لێبێ خاتونجان. زۆر سپاس. کاگاوکار پێم خۆشە سەرەتای پرسیارەکان لەو دەست پێ بکەم بزانم ڤیا تراڤڵ بیرۆکەی دامەزراندنەکەی چۆن بووە، کەی دامەزراوە، مەبەست لە دامەزراندنی ڤیا تراڤڵ چی بووە، بۆم باسکەیت. سڵاو لێبێ و سڵاو لە بینەرانی بەڕێزی جەنابشت. ڕاستێکی ئێمە لە 2009ەوە بەردەوامین بە بەردەوامی بەبێ دابڕان لە بوارای ئیشەکەین. مەبەستی سەرەکیمان بە دڵنیاییەوە با ڕازگۆیانە پێت بڵێم مەبەستی سەرەکی هەر بزنسەکەیە بۆ یەکە کۆمەڵێک گەنج بتوانین بلە دەوریە کۆبینەوە و بزنسێ بۆ خۆمان دامەزرێنین. بیرۆکەی ئەمەش حەزی خۆمان بوو بۆ گەشت و گەڕان و بەرەو پێشچوونی بواری گەشتیاری بۆ لە کوردستاندا و هەستمان بەوە کردو کە سوپاس بۆخوا وەزعی خەڵک باشە بەرەو ئەوواچێ زیاتر حەزی لە کات بەسەربردن و چوونە بۆ گەشت و گەڕان و ئەو شتانە. بۆیە ئێمەش بیرۆکەی ئەم کارەمان بۆ هات سوپاس بۆخوا لە 2009 هەتاوەکو ئێستا بەردەوامی. زۆر باشە. بزانم لە سەرەتای دامەزراندنی ڤیا تراڤڵ هەتا ئێستا کە لە سەرەتایە وەکو باست کرد دیارە بە تەنها خۆتدان دەمەزانەوە کۆمەڵێک هاوڕە و هاوکارێتە بۆ لە دامەزراندنی ڤیا تراڤڵ. قەت بیرت لەوە کردەوە لە سەرەتای دامەزراندنیەوە کە بگەیت بەم ئاستەی ئێستا کە ڤیا تراڤڵ بە خۆشحاڵی وەکێکە لەو کۆمپانیانەی ئێستا کە متمانەیەکی زۆر باشیرەی گەشتیاران دروست کردووە لە سلێمانی و لە عێراق. بزانم قەت لەو باوەڕەدا بووی کە بزنسەکەت بەم ڕۆژە بکە؟ وەڵای ڕاستێکی سوپاس بۆخوا ئێمە ئامانجمان هەبوو هەر لە سەرەتاوە ئامانجمانە ئەو بۆ ناوی ڤیا بکەینە ینی براندێکی زۆر باش لە بوارەکەی خۆمانە لە بواری گەشت و گوزار ناوێک بێت دروستیکەین. لە یەکەم ڕۆژۆ کە دامانە ئامانجی ئەوەمان هەبوو هەتاوەکو ئەم دەقێش بۆ ئامانجە هەوڵماندا و تر هیوادارین ئەوەی هەتا ئێستا توانی بێتمان خەڵک جێی ڕەزامەندی بوو بێلایەن بەڵێ وەکەوەی بڵێ قەناعەتمان وا بووە بەڵێ تمۆحی گەورەتریشمان هەیە ئیشاڵە ئامانجەکەمان هێشتا ماوێتی پشت بەخوا. زۆر باشە. بزانم ڕێنمایی چیە بۆ ئەو گەنجانی کە لە سەرەتایە بۆ نمونە ئەیانەوەی دەست بکەن بە بزنسێک دەست بکەن بە کارێک لە سەرەتایە تۆ حتمما کۆمەڵک ئاستەنگی و ڕێگری لەوانەیە هاتی بێتر پێشت بەڵام ئەم کارانە نەیوەستان و ئەمە بۆتە هۆی ئەوەی کە مەسەلەن لە کارەکە زیاتر بەردەوام بی لەوانەیە بە کولفەیەکی زۆر کەمیش تۆ دەست کرد بێ بەم کارە بەڵام لە ئێستا سوپاس بەخوا لەوانەیە بڕێکی باش تۆ لە بزنسەکەت کازانج بکەیت. بزانم تۆ ڕێنمایی چێ بۆ گەنجان کە لە سەرەتایە مەرجنیە بە ئیشێکی زۆر گەورە دەست پێ بکەن ئیشەکەیان لەوانەیە ئیشێکی بچکۆلە بێ وردە وردە پەرەی پێبن. ڕاستە. وەڵای اینجا ڕێنمایی ئێمە بۆ گەنجان ئەوەیە هەمیشەوا بیر نەکەنەوە کە بڵێ ئەم ئیشە بەردەوام قازانجەکات چونکە هەموو کەسابەتی هەموو ئیشێ قازانج و زیانی خۆی هەیە بەڵام گرنگەوەی بەردەوام بێت و لە سەرەتاوە وا خۆی پیشان نەدات کە بۆ نمونە وەکو کەسە گەورەکان دەرکەوێت هەستێت خەرجیەکی زۆر زۆر بکات وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئێمەش لە سەرەتاوە بە کولفەیەکی کەم لە شوێنێکی زۆر زۆر بڵێ ئەڵێ ئۆفیسمان گردبوو بەڵام هەوڵی زۆر زۆرماندا لە بواری مارکێتینە خۆمان بخەینە پێشاوی خەڵکی هەتاوەکو ئەوەی توانیمان ئۆفیسەکەمان زیاتر گەورە بکەین. بۆیە هیچ کات لە سەرەتای ئیشەوە تۆ نابێ پێدوا بێ کە ئێستا تۆ کۆمپانیا یان نووسنگەیەکی گەشتیاری دامەزرێنی یەکسەر فۆکست وا بێ بەقەت ڤیا تراڤڵ ئۆفیست گەورە بێ کارمەندت هەبێ خەرجیت هەبێ چونکە ئەوش لە سەرەتاوە دەستی پێکردە چونکە دڵنیا بە هەر بزنسێک لە سەرەتاوە تۆ خەرجیەکی زۆر بکەی داهاتت کەمە کە تۆش لە بزنس ئاوایە تۆ ئەگەر داهاتت بەقەت خەرجیەکەت نەبوو ڕاستی فەشە لێهێنی. بۆیە من هیوادارم هەموو کەسێک ئیشاڵا ئیشی خۆی هەبێت بەڵام ئەوە بکات خەرجی بە کەمترین خەرجی بتوانێ ینی زۆرترین هەوڵ بدا هەتاوەکو وردە وردە ئەتوانێت بچێتە بەرچاوی خەڵکی و بتوانێت جێی خۆی بکاتەوە کۆڵێ لە بازارەکەیە.
باش ڤیا تراڤڵ زیاتر بەوە زۆر بڵێن ناسراوە وەکو بزنسەکەت کە باست کرد لە سەرەتایە بۆ نمونە گەشتە ناوخۆیەکانیان زیاترە لە سەرەتایە خۆت هەر بیرتان لەوە کردەوە کە گەشتە ناوخۆیەکانتان هەبێ زیاتر یاخود هەر بە نیازی ئەوە بوون گەشتەکانی دەرەوەی وڵاتیشتان هەبێ چۆن بوو ئەم بیرۆکەی بۆ نمونە گەشتە ناوخۆیەکان لای ئێوە دروست بوو چونکە ئەمە بابەتێکی زۆر تازە بوو ڕاستە ئێمە کەسانێکین کوردستانی هەمومان حەزمان لە گەشت و سەیرانە بەڵام زیاتر گەشت و سەیرانەکانمان خێزانین و هەنێک کات بۆ نمونە لەگەڵ هاوڕێ و هاوکارانە بەڵام ئەمەی کە بە گروپ بڕوا ئەمە بابەتێکی زۆر تازە بوو لە لای ئێمە ئەم بیرۆکەیە چۆن ینی باوەڕت بەوە بوو کە ئەم بیرۆکەیە سەر بگرێ ئێمە وەکو هەر هەمان شت هەمان سیاسەتی هەنگاو بە هەنگاومان پەیڕەو کردووە لە سەرەتاوە لە ئیشی بچووک بۆ ناوخۆی کوردستان دەستمان پێ کردووە چونکە ئێمە بڕوامان وا بوو خۆمان و ئەو هاوکارانی لەگەڵمانە ئیشەکەن شارەزایەکی باشی ناوخۆیان هەیە ئینجا هەنگاو بە هەنگاو ڕۆیشتین بۆ گەشتی دەروی وڵات بۆ گەشتی شارەکانی عێراق و ئەو فەراغەمان ئێمە بینی بۆ ڕاستیەکەی کە خەڵکی ڕاستە هەمومان سوپاس بۆ خۆی ئێستا سیارەی خۆی هەیە ڕێگاکان باشن ئەتوانن گەشتی بۆ بکەن بەڵام ئەو خۆشی کە خەڵکی لەگەڵ گروپا بەسەری ئەبات مەرج نییە هەمیشە تۆ لەگەڵ خێزانەکەی خۆتا بێ بۆیە ئێستا خەڵکێکی زۆر ئێمە گەشتیارێکی زۆرمان هەیە سوپاس بخوا سیارەی خۆیان هەیە دێن سیارەکەیان لە شوێنی کۆبوونەوەکەی ئێمە دائنێن لەگەڵ گروپەکەیان دێن لیان ئەپرسین بۆ ئەڵێ کاکە من ئەگەر هەر خۆم بم یاک لەگەڵ مناڵەکان مابم ئەو خۆشیە نابینم بەڵام کە دێم لەگەڵ گروپە کۆمەڵێ مشکیلە هەیە لە کۆڵمە بێتەوە خەمی لێخوڕینی سیارەم نییە خەمی ڕێستۆرانت و چێشخانەم نییە خەمی هۆتێلم نییە هۆتێل بگەڕێم بەدوایە ئەجا خەڵکێکی جیاوازیش ئەناسم زۆر ڕاستە ڕۆژێک گەشتێکەکەم لەگەڵ 20 کەسا لە ناو و پاسێکم لەگەڵ 30 کەسام ئێمە کۆمەڵی چالاکیەکەین لەگەڵ یانە تێکەڵە بن گەشتیارمان هەیە لەگەڵ گەشتیارەکانی هاوڕێە بۆ تا ینی هاتوچێ عیلیان هەیە ئێستا بۆ گەشتەکانی داهاتوو بەیەکەوە ناو ئەنووسن ئەمە وای کردووە تێکەڵەیەکی زۆر لە نێوان گەشتیارەکانە دروست ببێت. ڤیددیوەکەم بینی ئەڵێ کاتی گەشتەکانی ئێمە کە ئەڕۆن هەمویان ئاوا بەبێ دەنگی دانیشتن کە لەو سەرەوەیەنەوە هەمویان دڵیان خۆشەوە دڵنیا بە هەموو گەشتەکان گەشتیارەکان ئەجا کەوتوتە سەر ئەو ڕێبەرەش بەڕاستی پێت بڵم چونکە ڕێبەرەکە کە لە ناو پاسەکەیە سەرکردایەتی ئەو کۆمەڵە گەشتیاراکە ئەتوانێت جێوێکی وایان بۆ دروستکات کە ببن بە هاوڕێیەک ئەشتوانێ گەشتەکان بەڕاستی لێ ناخۆشکات بەڵام سپاس بەخوا ئێمە ئێستا کۆمەڵێ ڕێبەری زۆر باشمان هەیە و کۆمەڵێ ڕێبەریش کە ئێستا سپاس بەخوا ئیشی خۆیان هەیە و شەریکی خۆیان دامەزراندۆ کە هەلای ئێمە پێگەیەنراون و ئیشیان کردو و فێر بوونە سپاس بەخوا کۆمەڵی کەسی زۆر باش ئێستا لەم بوارەیە لەم شارە ئیشەکە باشە باسی ڕێبەری گەشتیاریت کرد بزانم ئەو کەسانی کە لە لای تۆ کارەکەن و ڕێبەری گەشتیاری بزانم ئەزمون تا چەند گرنگە بۆ ئەوان وە مەسەلەن ئێستا بە خۆشحاڵیەوە بەشێکیش هەیە زانکۆکان بەشی گەشت و گوزارە تا چەند گرنگە مەسەن دەرچوی ئەو بەشانە بێت یاخود پەیوەندی بە کارەکەەوە هەبێت یاخود ئەزمون گرنگترە لە لای ئێوە یاخود کەسێکی قسە خۆش و مەسەن ئەوانی کە ئەیبینم لە سۆشیال میدیای ئێوە چەند کەسانێکی زۆر کراون زۆر قسە خۆشن چالاکن ڕاستە ئێمە بۆ وەرگرتنی ڕێبەری گەشتیاری کۆمەڵی مەرجمان هەیە مەرجی سەرەکیمانە ئەوەیە کەسێکی ئەبێ هێمن و لەسەر خۆ بێ چونکە تۆ سێریکە پاسێکت پێ 30 نەفەرە جاری وایە 40 نەفەرە جاری وایە پاسی زۆر گەورە 50 نەفەریتە 50 خێزان جیاواز هاتوونەتە ناو ئەم پاسە تۆ ئەبێ بتانی ئیداریان بدەی لەگەڵ 50 تەبیعەتی جیاوازە هەڵکەی بۆیە ئەبێ کەسێکی زۆر لەسەر خۆ بێ زۆر ئارام بێ ئەجا هەروەها بێتەوە شارزایی تا ڕادەیەکە بێ و ئێمە خۆشمان بە تەواو هاوکاریانە بین شوێنەکانیان پێ ئەڵین بۆیە مەرجی سەرەکی لای ئێمە لەگەڵ لە ئەزمونونەکە زیاتر ئەوەیە کە ئەبێت کەسێکی لەسەر خۆ هێمن بێت بەڕاستی بۆی بتوانێت لەگەڵ ئەو خەڵکەیە جیاواز لەوەش کە بڵێ کەسێکی کراوە بێ و ئێمە مەرجی ئەوەمان نییە بە هیچ شێوازێکە ڕێبەرەکانمان لە بەرچاو کامێرا دەرکەون بڵێ ئیجباریان کەین ئەبێت لە بەردەم کامێرا دەرکەون ئەمانە مەرج نییە لای ئێمە هەر ئەگەر خۆی پێی خۆش بێت دەرکەوێت بۆیە کۆمەڵێک ڕێبەرمان هەیە ئێستا وەکو دەموچاوێکی زۆر ناسراوە لەم شار و لە کوردستان و بگرە لە عێراقشە ئەوانە لەسەر داواکاری خۆیان پیان خۆش بۆ زیاتر دەرکەون و ئێمە ڕێبەری زۆر شارەزاشمان هەیە و زۆر خەڵکیش لێ ڕازیە بەڵام لە بەرچاو کامێرا دەرناکەوێت ئێمە هیچ کێشەیەکمان نییە خاتونێکتان لایە پافێخان
بەڵێ پاڤێ پاڤێخان ئەوە هەستەکەم من نایناسم طبعا بەس هەر لە ڕێگەی ئەکاونتی ڤیاترا بڵەوە میشە چالاکیەکانی بینم ینی زۆربەی کات حەزەکەم ینی بەهی ئەوە بێم گەشتێکتان لەگەڵا بکەم چونکە زۆر چالاکە زۆر قسە خۆشە زۆر گرجوگۆڵی ئەیە بە گەشتەکان هەستەکەم بە گەشتیاران هەستەکەم گەشتیارانیش زۆر ینی حەزکەن لەگەڵ پاڤێخانە ئەوەی کە تۆ لە ڤیددیۆ ئەیبینی ینی لەگەڵ ئەوەی کە بەواقع لە گەشتەکان لەگەڵیابی هەر زۆر کەم ئەیبینی بەڕاستی پاڤێخان یەکێکە لە ڕێبەرە زۆر شارزا و بە ئەزمون و زمانزانەکان کە بە هەوڵ و توانای خۆی ینی گەیشتۆبەوە ئەنی ئێستا نەبێتە مبالەغا ئێستا لە هەم کوردستان هەم لە شارەکانی عراق زۆر ناسراوە هەمووی بە توانای خۆیەتی سوپاس بەخوا توانیوێتی لە بواری ڕێبەری گەشتیاریە ینی ئەگەر بڵێم تۆپە نابێتە مبالەخە یەکێکی زۆر چالاکە و بەڕاستی ئێمە گەشتیارێکی زۆرمان هەیەوەکو جەنابەت نەسەن داوای ئەوەکە ئەڵێ بەو مەرجە دێم ئەبێ ئەویتیا بێت یانە بێ لە پاسەکەی ئەوە بم ئەرەوەڵ و هەموو ئەوانەی تریش بەڕاستی وەکو پێشترش ئاماژەم پێکرد ئێمە جیاواز لەو نزیکە بێتەوە لە 20 ڕێبەری گەشتیاریمانەیە هەر هەمویان وەکو پاڤێخان بەتوانان بەڵام بەڵێ جاری وا هەیە ئەو دەرفەتی دەرکەوتنە خۆیان نیانویست و ئەوانە و شتێکی تریشمانەیە پێم خۆشە ئێمە چونکە گەشتەکانمان فراوانە هەر ڕێبەرمان هەیە بۆ نمونە لە شوێنێک زۆر بەتوانایە پاڤێخان بە حکمەوەی کە زمانزانێکی زۆر باشی عەرەبیە لە گەشتەکانی باشووری عراقمانە زۆر دەرکەوتووە بەڵام ڕێبەرمان هەیە لە گەشتی وڵاتی ئێرانە زۆر بەتوانایە بەڕاستی خەڵک زۆر لێ ڕازیە زۆر ڕاستە هیوای سەرکەوتن بۆ هەر هەمویانە خوازم دەستیان خۆش زۆر حەزەکەم کە ینی ئەو ئینسانانە ڕێز و تەقدیریان بکرێت کە لە بوارەکەی خۆیانە مەسەلەن کەمتەر خەمنین لە بوارەکەی خۆیانە شتێکی باش پێشکەشەکەن بۆیە بە تایبەت باسی ئەو خاتونەم کرد بزانم باسێکی گەشتەکانی خۆتانم بۆ بکە بزانم گەشتی ئێوە وشکانی ئاسمانیتان هەیە گەشتەکانتان بۆ کوێ تەنها بۆ هەرێمی کوردستان و حەزەکەم خۆت بۆ باسکە ئێمە سوپاس بخوا ئەتوانم بڵێم یەکێکین لەو کۆمپانیا گەشتیاریانەی کا بڵێ لە سەرەتاکانی تۆپین کە مەودای ئیشکردنمان فراوانە چونکە ئێستا سوپاس بخوا کۆمپانیایەکی گەشتیاری زۆر هەیە کەمیش دەلالەتە لەوەی کە خەڵکی گەشت زۆرەکات بەڵام هەرێکی بە شێوازێک ئیشەکە هەیە بەس لە بواری تکتینە هەیە بواری گروپی ناوخۆی هەیە بەس لە بواری گروپی دەرەوە بەڵام ئێمەە ئێمە گروپی گەشتیاریمان بەردەوام کە خۆمان سەرپەرشتیەکەین و ڕێبەری خۆمانەی بە لە زاخۆدا بەسرا هەمانە لە وڵاتی ئێران هەر هەمووی هەمانە وڵاتی تورکیا ئوردنمان هەیە سەڵتەنەی عومانمان هەیە لوبنانمان هەیە هەموو ئەم گەشتانە ڕێبەری گەشتیاری ڤیاتراڤڵ خۆی سەرپەرشتیەکە ئەوە نییە ئێمە بۆ نمونە گەشتێک ڕێک بخەین بۆ وڵاتێکی وەکو لوبنان یان ئوردن تەسلیمی کۆمپانیایەکی ئەو وڵاتەی بکەین چونکە بەڕاستی پێت بڵێم گەشتیار پێی خۆشە ڕێبەرەکەی ئەوەی چاوساخەکەی سەرپەرشتیارەکە لە سلێمانی و یاخود لە هەولێرەوە لەگەڵ یابی هەتاوەکو ئەگەڕێتەوە بۆیە سوپاس بخوا ئێمە مەودای ئیشکردنمان زۆر فراوانە وی ئەکەمین کۆمپانیای گەشتیاری بووین ئێمە لە کوردستان و لە مێژوشە بیرمان لە گەشتکردنی پێچەوانە کردەوە لە شارەکانی کوردستان و لە هەولێر و سلێمانی و کەرکووکۆ بۆ شارەکانی بەغدا و بەسرا و ئەهوارەکان کە ئەمە پێشتر نەکرابوو ئەمە لە 2021ەوە گروپی ئەوێمان هەیە خەڵکی بەڕاستی سەرەتاکانی کە چوونمان گاڵتەی پێکردین بەڵام ئەوە بوو خەڵکێکی زۆر پێشوازی لێکردین بۆیە هۆکاریەوەی کۆمپانیەکانی تریش مەجای ئیشکردنیان لەو بوارەیە بۆ بڕەخسێت باشکە گاوکار ئێوە بیرتان لەو کردوتەوە کە ئەو شوێنانی بەتایبەت ئەگەر ئێمە باسی عێراق بکەین بەگشتی بۆ نمونە ئەو شوێنانی کە لە گەشتەکانتان زیاتر مەسەلەن بۆ بەغدا و بۆ کەربەلا ئەو شوێنە مێژوویەکان و شوێنە ئاینەکان ئەوانە بیرتان لەوانە کردوتەوە کە مەسەلەن بە پێچەوانەوە بە گەشتەکان گەشتیاری عەرەب مەسەلەن گەشت بکە بۆ سلێمانیا خۆت ئەوان خۆیان حەزەکەن لەگەڵ کۆمپانیایەکی بۆ نمونە عێراقی خۆیان وڵای ڕاستگۆ بم لەگەڵ تا ئێمە هەوڵی واشمان داوە ساڵی پار هەوڵێکی واماندا لە بەغدا و گەشتیار بێنین بۆ سلێمانی بەڵام سەرکەوتوو نەبووین بە حکمی ئەوەی ئێمە خۆمان لەوێ دانانیشین و بڵێ کارمەندی زۆر باشمان نییە لەوێ و زۆرش گرنگیمان پێنەدا بۆیە نەمانتوانی هەرچەندێ ئەوان کۆمپانیای گەشتیاریان زۆرە ئێمە لە ڕێگەیەکی ترەوە توانیمانە لەگەڵ چەند کۆمپانیایەکی ئەوانە تەنسیقیان لەگەڵاکەین پاسیان ئوتێلیان ڕێبەریان بۆ دابینکەین ئەمە توانیمانە بەڵام ئێمە خۆمان ڕاستە خۆ گەشتیار بێنین نەمانتوانی ئەو ڕاستێکی چونکە
زۆر گرنگیمان پێ نەداوە زیاتر ئێمە لەم بوارە بەڵام لە داهاتوە ئیشاڵە هەوڵەدەین بتوانین لە بوارەشە سود بە کوردستان بگەێنی. زۆر باشە. هەمیشە باسەکری ئەوە بەتایبەت ئەو کەسانی کە لە بەخا ژیاون یاخود لە شوێنە عەرەبیەکان ژیاون باسی ئەوەکەن کە مەسەلەن ئەوان لەوانەیە سروشتێکی جوانیان وەکو ئێمە نەبێ بەڵام هەندێک شوێنەواریان هەیە مەسەلەن هەندێک شوێنی ئاینیان هەیە خەڵک حەزی پێیەکە و ئێوەش یەکێک بوون لەو کۆمپانیانی کە لە سەرەتایەک و باست کرد بیرۆکی ئەوەتان هەبوو کە گەشتکەن بۆ شوێنانە لە ئێستا خەڵک تا چەند حەزەکە مەسەلەن بینەری ئەو شوێنانە بێ گەشت بکا بۆ ئەو شوێنانە. زانی کۆمەڵی شار هەیە لە جنوبە لە شارەکانی عراقە بەڕاستی مێژوویەکی ئەوەندە گەوریان هەیە تۆ بتێوە نەتەوێ هەرچەندێ خەڵک پێی سیر بێ لەم سروشتە جوانی کوردستانەوە چۆن ئەچێ بۆ بەغدا بەڵام خەڵکێکی زۆریش هەیە پێی خۆشە بە حکمەوەی جاران لە زانکۆ بۆ لەوێ بە کەسابەت لێ بووە ماڵی کە سوکاری لێوێ بووە چونکە خۆتە زانی جاران بەغدا و بەسڕاشە کۆمەڵێ شارگەلێکی خۆش بوونە ئێستاش خۆشن ئێستاش بەغدا ئارامە شارەکانی عراق سوپاس بۆخوا هیچ مەترسیەکی لەسەر نییە ئەوانش لە بواری گەشتیاریە هەنگاوی زۆر گەوریان ناوە کۆمەڵی شوێنەواری مێژووی زۆر گەوریان هەیە کاکە شوێنەوارێکی مێژووی وەکو ئور پەرزگەی ئور هەیە لە ناسڕیا پاپای ڤاتیکان کە سەردانی عراقی کرد سەردانی ئەوەی کرد شوێنەوارێکی وەکو باخچە هەڵواسراوەکانی بابلمان هەیە ماوەیەکی زۆر بەڵێ یەکێک بوو لە حوسە سوڕهێنەرەکەی جیهان لە دنیاوە گەشتیار بۆی دێ تۆ مێژوویەکی وەکو دەوڵەتی بابلی و سۆمەریەکان ئەچی ئەیبینی کەم نییە لەگەڵ ئەوەشا شوێنی گەشتیاریشیان ئەوان زۆر کردوێتەوە بە حکمیەوەی سوپاس بەخوا ئێستا ئارامیەک هەیە لەوێ ئەوانش هەوڵیان داوە بۆیە دڵنیا بن وە گەشتکردنیش هەمیشە ئەوە نییە تۆ بۆ شوێنی زۆر خۆش بڕۆی یعنی جیاوازیەکە ژنگەیەکی جیاوازەبینی کولتورێکی جیاوازەبینی ئەمەش وای کردووە ئێستا گەنجەکانیشمان پێیان خۆشە مانێ نەمانوێ ئێمە لە وڵاتێکی ناوی عراقە ئێمە ڕاستە هەرێمێکین سەربەوان ئێمە بەدڵەوە لەگەڵ ئەوان نین بەڵام وەکو بڵێ بە ڕسمی بەغدا پایتەختی ئێمە زۆر گەشتیارمان هەیە وتێتی هەموو ئەوروپا گەڕاون بەڵام پایتەختی وڵاتەکەی خۆم کە عراقە نەمبینی و حەزەکەم بیبینی ئیتر ئێمە ئەگەر ڕاستە لە دڵەوە کەسمان خۆمان بە عراقی نازانین بەڵامی تر ئەمە واقعەکەیە ئێمە تەنها وەکو چۆنەڵێ بۆکو شوێنێکی گەشتیاری ببینین بەڵام ئەوکو باست کرد کە ئەوە مێژووکی حاشاڵ نەگرێکە ینی خاوەنی چەندان شوێنی مێژووین کە وەکو باست کرد باخچە واسراوەکی بابلکە یەکێکە لە حوسە سوڕهێنەرەکەی دنیا کە ئەمە جێگەی دڵخۆشی ئەمە نزیکە شوێنێکی نزیکە ببینین لە دنیاوە خەڵک بۆی دێ زۆر ڕاستە بزانم کاگاوکار کاتی گەشتی بۆ نمونە ئەگەر ئێمە سێر بکەین 4 فەسڵی ساڵانێن 4 وەرزەی ساڵ لەم 4 وەرزەیە زیاتر خەڵک حەزەکەن لە کام وەرزەیە مەسەلەن گەشت بکەن و گەشتەکانی ئێوە زیاتر لە کام وەرزەیە ئێمە گەشتەکانمان لە هەر 4 وەرزی ساڵا هەیە بەڵام بەپی وەرزەکانە گۆڕێت ئێستا ئەم ماوەی بەهارە خەڵکی زۆر خواستی لەسەر گەشتی ناوخۆ بوو باشە بەڵام بۆ گەشتی دەروی وڵات ئەگەر سێریکەی لە هاوینە خۆی هەر دنیاە لە وەرزی هاوینە وەرزی گەشت و گوزارە وەک حکمی کۆمەڵێشت کە دەوام نییە قوتابخانە نییە ئەمە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە هەموو شوێنەکە لە وەرزی هاوینە خەڵک زیاتر حەزی لە گەشتە ئێمەش لەگەڵ وەرزەکانە شوێنەکانمان گۆڕیوە بۆ نمونە ئێستا ئێمە لە پاییزەوە هەتاوەکو بەهار گەشتی شارەکانی عراقمان هەیە لە بەهارەوە هەتاوە کۆچێتە پاییز گەشتی ناوخۆ ئیتر دوهۆک و زاخۆ ڕەواندز و باڵەکایەتی ئەمانە خەڵک زۆر زۆر خواستی لەسرە لەگەڵ دەروەی وڵاتیش ئێستا ئێمە دوورگەیەکی جوانی وەکو کیشمان هەیە لە وەرزی زستانە خەڵک زۆر زۆر حەزی لێتی بۆ دوورگەکان بۆ ئەو شوێنانەی گەرمە بەڵام لە وەرزی هاوینە سێرەکەی هەر لە ئێرانە خەڵک زیاتر حەزی لە باکووری ئێران شیمالی ئێرانە زیاتر حەزی لێ بۆیە ئێمە هەوڵمان داوە لە هەر 4 وەرزەکەیە لەگەڵ شوێنە گەشتیارەکانە خۆمان بگۆنجێنین و گەشت بۆ ڕێک بخێن زۆر باش زام گەشتیارەکانتان کەن ئێوە گەشتەکانتان خێزانین یاخود بۆ هەموو ئێمە گەشتیارەکانمان بۆ هەمووانە بەڵام زۆربەی زۆری خێزانە و زۆر بەشی ئافرەتە ئافرەتی بڵێ بەتەمەەن زۆر دێ لەگەڵ ئێمەیە سوپاس بۆخوا چونکە توانیمانە خزمەتێکی باشیان بکەین ئەو چینە زۆر دێ و ئێمە گەشتەکانمان بەس لە سلێمانیش نییە لە هەولێر و لە کەرکووک و لە هەڵەبجەشەوە دەرچوونمان هەیە زۆر زۆر باشەوە جێگەی دڵخۆشیەکە شوێنەکانتان نەپەڕانەوە چونکە ئەوانیش ینی حەزەکەن گەشت بکەن وە کۆمەڵی گەنجێوە ئەوە کاتم لە ڕێگا بیرم لەوە کردەوە وەزم پێش بەرنامەش بۆ تۆم باس کرد وتم ئەوەندەی کۆمنت ئەخوێنمەوەی بینیومە ڤیا تراڤڵ ینی سیکەیەکی زۆر باشی پیا کردووە
گەنجان بە تایبەت کوڕان هەنە کات کێشەی مەسەن گەشت و سەیرانیان نیە هەر دوو کەسێک کەسکۆ بنەوە ئەتوانن خۆشیان بێ ئەڕۆن کێشیان نییە بەڵام تۆزێک گەشتکردن بە تەنیا بۆ خانمان بە تایبەت بۆ کچان لە تەمەنێکی هەرزەکاریە کەمێک قورسیانی هەر ئەبێ دایمە لەگەڵ خێزانە بڵم هەندێک کات حەزەکەن کۆمەڵی هاوڕێک کۆ ببنەوە ستەکەم بڤیا تراڤڵ بەهۆی ئەو سیکەیە و ئەوەی کە هەیە ئەتوانن مەسەرن ئەو گەشتانیان بڵێ چونکە تو ئەگەر بێ سێرەکەی لە ماڵەوە ئەگەر چەند کچێک بڵێ هاوڕێن بڵێ بە تەنیا ڕووین لەواچێ کە سوکاری کەمێ حەزار بکات تووشی حاڵەت تێبن سیارە عاتڵ بوونیەکە شتێکە بەڵام کە ئەڵێ لەگەڵ کۆمپانیەکان ئاڕۆم ئەویش سێرەکات بۆ نمونە ناوی کۆمپانیاکە سێری ناوپەیجەکە ئەکات کۆمەڵێ خەڵک کۆمەڵێ ئافرەتی بەڕێز کۆمەڵێ ناوی دیاری شارەکە هاتوون و لە پەیجەکە دەرکەوتون زۆر ئەو ترسەی نابێت بۆیە ئێمە حاڵەتی وامان زۆرە نەکەمە زۆرە هەم ئافرەت بە تەنیا خۆی دێت هەم ئەوەی کچان لەگەڵ چەند هاوڕێیەکیانە دێن ئەوەی تر خێزانیش بە دڵنیایەوە زۆر دێن سەیرانیشتان هەیە بە تایبەت بۆ خانمانە ئەم ساڵ سواز بخوا فکرەیەکی نوێمان هەبوو لەگەڵەوەی کە بینیمان بەهارەکەی زۆر خۆشە فکرەی ئەوەماندانە سەیرانەکانمان جیا بکەینەوە لە گەشتەکان چونکە گەشتەکان لە یەک ڕۆژە چەند شوێنێکە گەڕی بەڵام سەیرانەکان وەکو سەیرانی خێزانی ماڵان بوو بەیانیە ڕۆیشتین هەتاوەکو ئێوارە لە یەک شوێن بووین بەڵام فکرە تازەکەمان لەوە بوو بیرۆکەی ئەوەماندانە شێف بێنی لەگەڵ خۆمان بۆ یەکەم جار ئێمە لە سلێمانیەوەمان کرد شێفمان لەگەڵ خۆمانە هێنا شێفی زۆر باش کە خواردن و دەستاوێکی زۆر باشیە لەوێ خواردنەکە ئاماداکە کە ئەمە سواز بخوا ئێمە چێشخانەمان زۆرە بەڵام خەڵکی هەمیشە حەزەکات ئەو خواردنەی دروستەکرێ لە بەرچاوی خۆی بێت بۆیە ئێمە شێفمان هێنا لەوێ لە ناو سروشتی جوانی کوردستانە بڵێ خواردن ئیتر بەدار بۆیانی حازرە کرد بە چای سەرخەڵوسەوە کە خەڵکی زۆر خواستی لەسەری بوو بە خانمانیش تۆزێ سرەحەتکەن ئەوە زۆر باسییانە کرد بەڕاستی زۆر یانوتە حەزەکەین بین هەروو بڵێ ئەوەی خۆش بوو هیچیان ناهێنا لەگەڵ خۆیان بە تەنیا خۆیانە هاتنەوە هەموو شتێ بە کورسێکی زۆرشکەم هەنێک کاتیش ئەوە تۆزە کورسە بۆ ئافرەتها ئەگەر بە تایبەت مناڵیش لەگەڵا بێ بێ بابەتی سەیرانەکە و بابەتی مناڵیش بێنی تۆزە ئەبێ بە کورسی بۆ نەوەڵا ئەمە زۆر باش بوو و خواستێکی زۆرشی لەسەر بوو زۆر باش بزانام سروشتی کوردستان تا چەند مەسەلەن ڕێگە خۆشکەرە بۆ ئێوە مەسەن ئەم سروشتە جوانەی کە ئێمە هەمانە تا چەند ئێوە سوودتان لێبینێوەکو پێش پرۆگرام باست کرد بۆ نمونە ئەمساڵ نەورۆڵی بوو بە ترند تا چەند ئێوە سوودتان لەوە بینیوە کە ئەم سروشتە جوانە مەرجنی هەر شوێنە ترێندەکان مەسەلەن پیشانی خەڵک بن خاوەنی ئێمە چەندان شوێنی گەشتیاری دیکەین وەڵی اینجا من شتێکم زۆر پێ ناخۆشە هەندێک جار هەیە ئەنووسن ئەمە سوئیسرانیە کوردستانە وەکەوەی بڵی سوئیسرا زۆر خۆشتر بێ لە کوردستان ڕاستە خۆشە جوانە هەڵکەوتی جوگرافیەکەی وایە بەڵام وەکو جەنابەت باست کرد سواز بخوا لە کوردستان شوێنی زۆر خۆشمانێ منتیقەیەکی وەکو باڵەکایەتی ئەگەر خزمەتی زیاتر بکرێ ئەگەر ڕێگەوبانێکی باشی بۆ بڕوا بکە لە هەر چوار وەرزی ساڵە دیمەنێکی ئەوەندە سیحراوی هەیە نەبێتەوە هەموو شوێنەکانی تر وەکو نەوڕۆڵی شەمێران جەنابەت باست کرد ئەگەر بێت و خزمەتی باشتر بکرێ و مارکێتین زانی خاتون مارکێتین زۆر مهمە ینی تۆیە کە سوئیسرات نەبینیوە بۆ نمونە منێک کە نەمبینیوە بەڵام بە مارکێتین و بە ڤیدۆ جوانەکانی ئەو کە بە درۆن گیراوە و فلتەرێکی باشی لێدراوە پێشانی تۆی داوە تۆ حەزەکەی ببینی هیوادارم لێرەش مارکێتینی باشتر بکرێت هەچەنێ ئێمەمانان و ئەو کۆمپانیا گەشتیارەکان هەوڵێکی زۆر دراوە بۆ نمونە پێشانی خەڵک دراوە کۆمەڵێ فۆتۆگرافەری زۆر باشمان هەیە لە وڵاتەیە کە خۆیان بۆ ئیشە تەرخان کردووە بەڕاستی سروشتی جوانی کوردستان بۆتە سەرچاوەیەکی داهاتی زۆر باش بۆ ئێمە هیوادارم حکومەتیش بتوانێت ڕێگەوبانی باشتری بۆ بەرێ و خەڵکی ناوچەکەش ئەمە زۆر گرنگە بەلای منەوە خەڵکی ناوچەکە هەوڵ بدا لەوە تێبگا کە ئەم سروشتە جوانە پارەی بۆ بێنێ پارەی تیا سەرفکە شوێنی گەشتیاری دروستکات چونکە ئێمە کێشەیەکی ئەومان هەیە جاری وایە تۆ چیتە شوێنێکی جوان فکرێت پێ ئەتەوێ پارەی تیا سەرفکەی خەڵکی ناوچەکە ناهێڵێ خۆی نایکات ناهێڵە تۆش بیک ئەمە ژوای کردووە ئەو شوێنە جوانە نەبێتە شوێنی گەشتیاری چونکە تۆ ئەگەر سروشتەکە چەندێ خۆش بێت من کە گروپم برد بۆ ئەوێ ڕێستۆرانتێکی لێ نەبێت دوو لە ڕووی جەنابتان و بینەران شوێنی دەستشوێری لێ نەبێت هۆتێلێکی لێ نەبێت لێ بمێنیتەوە بەڕاستی خۆتۆ لەو بەرخۆرە چیەکی کەپرێکی لێ نەبێت چەند سەعاتێک تیادا بنیشی هیچت پێ ناکرێت زۆر ڕاستە بزانم ئێمە چۆن بتوانین کە
شوێنی گەشتیاری بدۆزینەوە، ینی هەڵبژاردننی شوێنی گەشتیاری چۆن بتوانێمە شوێنی گەشتیارێکی مناسب بە پێی وەرزەکان دیاری بکەین بە پێی وەرزەکان بیدۆزینەوە. ڕاستە من هەمیشە ئاڵێم ینی گەشتکردن زۆر گرنگە بەڵام لەوەش گرنگتر ئەوەیە بۆ چۆ ئەڕۆی لەگەڵ چی ئەڕۆی چونکە تۆ ئەبێ بە پێی کاتەکان بزانی تۆ لە کاتی بۆ نمونە گەرمای هاوینە بتێ بڕۆی بۆ شوێنێکە خۆی دوورگەیە شوێنێکی وەکو کیشکە حاڵەتی وامان هەیە بڕوا بکە گەشتیار هەیە تەلەفۆنەکە لە هاوین ئاڵێ با بچم بۆ کیش پێی ئەڵێن زۆر گەرمە ئەڵێ قەینە کە ئەڕات و دێتەوە گەشتەکەی هەمووی لێ تێکچووە بۆیە کاتی هەڵبژاردننی گەشت زۆر مهمە تۆ بزانیت چی کاتێکا بۆ شۆ ئەڕۆی لە ئێستا بۆ جژنی پیرۆزی و قوربان ئەو نزیک بۆتەوە بزانام ئێوە گەشتەکانتان بۆ کوێتان هەڵبژاردووە گەشتەکانی جژنی قوربان سوپاس بەخۆی ئێمە پاکێجێکی زۆرمان هەیە بۆ ناوخۆی کوردستان گرنگیەکی زۆرمان پێداوە چونکە وەرزەکەی خۆشە شارێکی وەکو زاخۆ کە زۆر خزمەت کراوە بەڕاستی ئێستا بۆتە شارێکی گەشتیاری خەڵکی خۆمان بە تایبەت سلێمانی زۆر خواستی لەسرە جیا لەوە شارەکانی عێراق کە بە خەریکە وەڵی وردە گەرمەکە بەڵام خەڵک خواستی لەسەر بەغا و بەسراوانە هەمانە بۆ دەرۆی وڵات لە دوای شەڕەکەی ئێران و ئەمریکاوە ئێمە سوپاس بەخواتوانیمانە یەکەمین گروپ بەرین بۆ ئێران و ئێستاش بۆ جژن گروپمان هەیە هەم بۆ باکووری ئێران هەم بۆ شارە کوردەکان بۆ وڵاتەکانی دەریشەوە بۆ باکووری کوردستان هەمانە بۆ وڵاتی ئوردن هەمانە بۆ ئیستانبول هەموویمان هەیە بۆ جژنی شاڵە باش باسەکرێنڵەن تورکیا کەمێک ئێستا تۆزە گرانی ئەوانەیە هەستەکەم تۆزە گەشتی تورکیا کەم بۆتەوە مرببوونی ئەو گرانیەوە یاخودی هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ئێمە گەشتی تورکیا کەمبوونەوەکی چەند هۆکارێکیە ساڵانی ڕابردووە خۆتە زانین فڕۆکەخانی سلێمانی گەشتکردنی لێ قەدەغە کرابوو بۆ تورکیا ئەمە بەڕاستی کەمێ زەحمەت بوو بچیتە هەولێر و ئەوانە و هەروەها بێتەوە ڤیزە ئاسانیش دەست ناکەوێت بۆ گەنجان ئەمەش کەمە کێشەیە تۆ خێزانێکی تەقدیمی ڤیزا ئەەکەی سێرەکەی بۆ دوانتان دێتەوە یەکێکی نایەتەوە ئەمەش مشکل لێ بۆ خۆی و سەبارەت بە گرانی بەڵێ ڕاستە هۆکارەکەی ئەوەیە لیرەی تورکی زۆر دابەزیەوە وابزانم آخر جار من ئەبدەیتم کردوتەوە $100 بەرامبەر 4500 بوو زانین 10 ساڵ پێش ئێستا بەرامبەر چەند بوو 350 لە 350ەوە چۆتە 4500 چۆن شت گران نابێ شت گران بووە بەڵام بۆ خۆیان زیاتر بۆ خەڵکی خۆیان زیاتر چونکە لەگەڵ گرانبوونی شتەکەیە لیرە دابەزیوە و ئێمەش $. بین بۆ ئەوێ لیانی لەسەر ئێمەش کاریگەری هەبوو بەڵام وەکو خۆیان نا بەڕاستی وەکو ڕۆژهەڵاتیش بامان شێوەشتەکان لەوێ زۆر گرانە بەڵام بۆ ئێمە کە بیرەکەینەوە ئەڵین $100 بین 15 میلیۆن 16 میلیۆن تمەنەکە ئاونەیە ئەڵێ یەک مانگ بەستەکە ئێسێرەکی وانە وای لەوێ شتەکان لەبەرە شتەکان گرانە هەمان هاوکێشەیە کاگاو کاردووە پرسیارم پێم خۆشە باسێکی ئەوم بۆ بکەی بزانم سوۆشیال میدیا لە ئێستا سوۆشیال میدیا تا چەند کاریگەری هەبووە مەسەلەن لەسەر زیاتر ناساندنی کارەکانی ئێوە تا چەند گرنگی ئێن بە سوۆشیال میدیا دەستە خۆش بە وەڵانجا سوۆشیال میدیا هۆکاری سەرەکی کاری ئێمە و ئێستا کاری بازارە لە دنیاشە چونکە ئەبێتە دەواازەیەکە بۆی چۆن خۆت بە خەڵکی بناسیێنی بۆیە گرنگی زۆر ئێمە بە سوۆشیال میدیا دێن و بەردەوام لێ چالاکی زۆر باشە دەستان خۆش بە کاگاوکارم ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس بۆ ئامادەبوونت هیوادارم بۆ گەشتی جەژنتان بە سەلامەتی بڕۆن و بێنەوە و ئەمیشە ئەم پاکێژ جوانانی کە دای ئەنێن بەردەوامیتان هەبێ دەستخۆشیتان لە یەکەم لە خۆت و لە هاوکارە بەڕێزەکان زۆر سپاس منیش زۆر سپاسی جەنابت و هەموو ستافە جوانەکەی ڤیا تراڤڵەکەم ئەو ناوی کە هەیە بە دڵنیاییەوە بە هەوڵی ئەوانە سەرکەوتوو بن دووبارە زۆر سپاس بۆ کاک هاوکار فاتیح کە بەڕێزیان بەڕێوبەری ڤیا تراڤڵ بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە باسێکی زۆرمان کرد لەسەر ڤیا تراڤڵ و گەشت و گوزار و سروشتە جوانەکەی کوردستان تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.